لە ماوەی 10 ساڵی ڕابردووە کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکان ئامارێکی خستۆتە ڕوو کە بەڕاستی جێگەی مەترسیە بۆ مەسلەی کۆچ بۆ مەسلەی پەنابرتن بۆ هەندەران و دەرەوەی وڵات و وڵاتانی ئەوروپا. ئامارەکەی کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکان دەڵێت لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا واتە لە 2015 تا 2025 148,000 کەس کۆچیان کرد بۆ وڵاتانی ئەوروپا بە ڕێگە جیاوازەکان و بە ڕێگەی قاچاق و بە تایبەت بۆ وڵاتی بەریتانیا 148,000 کەس لە ماوەی 10 ساڵدا. لەو 148,000 کەسە 414 کەسیان بوونەتە قوربانی. جا بوونەتە قوربانی و بە شێوەیە باسی کردووە یا مردوون لە ڕێگا یا لە ئاوانە قمبوون و خنکاون یا دیار نەماون و بێسەر و شوێنن بە شێوەیەکی گشتی. ئەمە هی هاوڵاتی یا هاونیشتیمانی سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستانی تێدایە ئەم ئامارە زەبەلاح و گەورەیە. بە تایبەت لە ئامارەکە باسی ئیدارەی ڕاپەڕین کراوە کە 33,800 هاونیشتیمانی ئەو سنوورە لە ماوەی ئەو 2 ساڵەیە کۆچیان کردووە. ژمارەکە دووبارەکەمەوە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە 33,800 هاوڵاتی ئیداری ڕاپەڕین کۆچیان کردووە بەرەو دەرەوەی وڵات و لەو ژمارەیە 112 کەسیان بوونەتە قوربانی بە مردن بە دیارنەمان بە خنکان لە ناو ئاو وەرگەڕانی یەختیان. جا پرسیارەکە لێرە داوەیە حەقە وەڵڵا لایەنی پەیوەندیدار لەسەر ئەم ئامارانە هەڵوێستەیەکی زۆر جددی بکات لەبەرەوەی تۆ ساڵانە 148,000 کەس ئاخوچەنێکی تر بڕیاری دابێ مەسەلەن لە ماوەی 10 ساڵا 148,000 گەنج و هاوڵاتی وڵاتەکەت بێوێ وڵات جێبێڵێت و ڕوو لە هەندەرام کا بە شێوەیەکی قاچاق بە ڕوبەڕووی ئەو هەموو مەترسێ بێتەوە ئەمە حەقی هەڵوێستەکردنە لەسەری و دەبێت ئەمە کەم بکرێتەوە و دەبێت لە هۆکارەکانی لە ڕاستیە بکۆڵرێتەوە بۆچی کۆچ ئەوەندە زۆری بووە بۆچی قوربانیان بەدەست کۆچەوە بەرە وڵاتانی دەرەوە و ئەوروپا ئەوەندە زۆر بێت و هەمووانیش لێی بێخەمن. بۆیە من لێرەوە داواکەم هیوادارین کە لایەنی پەیوەندیدار حکومەت ڕێکارێک میکانیزمێک کوڕێ ڕوونکردنەوەیەک لەسەر ئەم ئامارە گەورەیە بگرێتە بەر بۆەوەی کە ڕێگری بکرێت لە کۆچی نایاسایی بەم شێوازە فراوانە بۆ دەرەوەی وڵات.